دەکرێتەوە لە خێزانەکە لە بەرەوەی تونند و تیژی ئەکا بەرامبەر خێزانەکەی بەرامبەر بە مناڵەکانی. لە چەند ساڵە ئیش لەسەرەواتی چۆن بە مەنهەجی خوێندرێت لە کۆلێژی قاتی زۆر کەمە لەناو دادگاکانە. لەم یاسایەدا ئایا جیاوازی چیە لە نێوان ئەم یاسای و یاساکەی پێشوو کە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بوو؟ ئەمە هەر لە عینوانەوە جیاوازیمان هەیە، چونکە لەم یاسایە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی و ئافرەتە، بەڵام یاسا کۆنەکە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بوو، واتە یاساکەی تر مامەڵەی لەگەڵ تونند و تیژی لەناو خێزان دەکرد، ئەمەیان مامەڵەی تونند و تیژی دەکات هەموو جۆرەکانی تونند و تیژی کە لەگەڵ ژنان دەکرێن و خێزانیش، واتە زۆر شمولیترە، زۆر فراوانترە و کاری زۆر گەورەتری هەیە. بەڕاستیش دەبێت هەموو لایەنەکان هەماهەنگ بین پێکەوە، ئێمە ئەڵقەی نەفساوین پێکەوە بۆ کارکردن بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بە تایبەت و خێزان بە دیاریکراوی. ڕێژەیەکی زۆر لە کۆمەڵگای ئێمە باوەڕی بە کوشتن ماوە لە ژێرناوی شەرەفدا. ئەمە دەرخەری ئەوەیە کە تەنیا کەمبوونەوەی ژمارەکانی کوشتن لە ژێرناوی شەرەفدا ناتوانێت دڵخۆشکەر بێ بۆ ئێمە، ناتوانێت دلیلی قاتع بێ لەوەی کوشتن لە ژێرناوی شەرەفا بۆ ئێمە بوونی نەماوە یان ڕوو لە کەمبوونە. ئەوەی هەیە ئەوەیە ئێمە تاکێکمان هەیە، ئایا ئامادە باشی ئەوەی هەیە تونند و تیژی بەرامبەرەکەی ئەنجام بدا یاخود نا، جۆری تونند و تیژیەکان چۆنن، و ئەوەشمان لەبەر چاوەڕوون بێ کە لە دنیادا ئەمە ڕاستە، تونند و تیژی چەند ساڵ جارێک بەرگەکەی خۆی دەگۆڕێ، شێوازەکەی خۆی دەگۆڕێ، ڕێژەکانی دەگۆڕێ، گۆڕانکاری بەسەردادێ، لەگەڵ تەتەوری مجتەمەعە تونند و تیژیەکانیش تەتەوریان بەسەردادێ. یعنی ئێمە 10 ساڵ پێش ئێستا ڕێژەکانی تونند و تیژیمان لە ڕێی سۆشیال میدیا و مۆبایل و ژمارەکانی تەلەفۆنەوە کەمتر بوو لە ئێستا، بەڵام ئێستا زۆر زیاترن. ئێستا باندی کامل هەیە کە کار لەسەر ئەم جۆرە تونند و تیژانە دەکا، و بەڕاستیش تەوەری سۆشیال میدیا و تەوەری پۆپۆلیستی لەلایەنە سیاسیەکانەوە ئەمەش هۆکارێک بۆ دەرخستنەوەی ماڵی پێشوش لەسەر یاساکۆنەکە زۆربەی زۆری کەسانی شارەدنیان و ڕاستە ئەو کەسانی شارەزان لە ناویان لە سجن. ناوی پرۆژەیە یاسای بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی ئافرەت و خێزان، یعنی دوو بابەتی زۆر جیا لەگەڵ یەک دانرای. ئێمە یاسا دەبێت یان بۆ خێزان دابنێن یان بۆ ئافرەت، چونکە ئافرەت لە دەرەوەی خێزان هەر کردارێک بەرامبەری ئەنجام بدرێ ئەوە یاسا ئەوەی دەکاتن سزای دەدات، داوای جەزایی ئەوە ڕەفع دەکاتن. بەڵام لە ناو خێزاندا لەوانەیە منداڵبی، لەوانەیە پێی نەکرێت، لەوانەیە بترسێ لە براکەی، لە بابی، لە هاوسەرەکەی. بۆیە خێزان زیاتر پێویستە ئەوە بکرێتن، پارێزگاری لێ بکرێ و حیمایە بکرێتن. بۆیە بەڕای من هەر ناوی بمنێتن یاسای بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان، بەڵام ئەو یاسایە یعنی بەشێکی زۆر گرنگی تێدانە کە خۆی لە خۆیدا بە یاسایەکی تەواوکەردا دەدرێت لۆ یاسای سزادان. باشە یاسا تەواوکەرەکان وەکو یاسای مادە هۆشبەرەکان و یاسای هەڵگرتنی چەک و ئەوانە هەموو دەقی سزاییان هەیە، بەڵام لەو یاسایەدا بە هیچ شێوەیەک دەقی سزاییم نەدیت. دەڵێ چی لە کۆتاییدا دەڵێ سزایەکان بەپێی ئەو سزایانەیە کە لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1960 دیاری کراوە، بەو سزایانە سزا دەدرێت. لە پێش هەموو شتێک دەبی ناوی یاسایەکە بگۆڕدرێ بکرێ یاسای بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان، پێویست ناکە ئافرەت دابدرێ، و لە بەرگەکانیش ئافرەت یان یەکێک لە ئەندامەکانی خێزان، پێویست ناکە ئافرەت خۆی لە خۆیدا یەکێکە لە ئەندامەکانی خێزان، بەڵام کە لە دەرەوە بوو بە کەسێکی ئەتیادی هەژمار دەکرێ. پێویست بەوە ناکە ئێمە دەقی یاساییمان هەیە حیمایە بکاتن، یاخود یاسایکی تایبەت لە بۆ دابدرێتن، بەڵام ئەوە لەگەڵ خێزان تێکەڵ نەکرێ. و خاڵی دووەم ئەوەیە دەبێت ئەو فعلانەی ئەو کردارانەی کە لە یاساکانی دیکەدا سزای بۆ دیاری کراوە پێویست ناکە باز بکرێت دووبارە بکرێتەوە، تەنها ئەو کردارانە دیاری بکرێت کە بە تونند و تیژی خێزانی دادەنرێت و سزای لە بۆ دیاری بکرێت. ئینجا یاسایەکە دەتوانێت بڵێن یاسایەکی دەبتە پوختە و ڕێک. و پێویستە لەسەر نووسینگەکە لە حاڵەتی پێشێکردنی فەرمانی خۆ لە کاتی